ئێوارە باش لێرە لە دیاسپۆرە کۆتایی هەفتە ماڵباتەکان کۆ دەبنەوە و دەکرێتە جەژن بۆیە هێشتاش پێم وایە درەنگ نییە کە پێتان بڵم جەژنتان پیرۆز بێ بۆ بەرنامەی ئەم شەو ئەم مژارانەمان بۆ ئامادە کردوون. سەرەڕایەوەی ئەڵمانیا ڕەتی دەکردەوە سەبارەت بە کۆچبەران ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی عێراق هەبێ، بەڵام لە دیاسپۆرای ئەم شەودا کۆچبەرێکی کورد باسی دەکات کە چۆن کارمەندانی کۆنسڵخانەی عێراق لە ئەڵمانیا لێکۆڵینەوەیان لەگەڵ کردووە. کۆمیساری باڵای مافەکانی مرۆڤی شانی حکوومەتی ئەڵمانیا دەدات کە ئاسانتر مافی پەنابەری و ڤیزا بداتە ئەوانەی کە چالاکڤانە. دانیمارک خەریکی ئامادەکاریە بۆ قورسترکردنی هێنانی ئەندامانی خێزان و وەرگرتنی مافی مانەوەی هەمیشەیی ئەوانەی بەتەمان لە کوردستانەوە ژن بێنن یا شوو بکەن چاوەڕێی وردەکاریەکانی ئەم هەواڵە بن. ئەوانش کە دەیانەوێت بە خوێندن بێنە دەرەوە ئەم هەواڵە بۆ ئێوەیە. هەرچەندە سوێد سیاسەتی کۆچبەری خۆی دژوار کردووە، بەڵام بۆ ئەوانەی دەیانەوێت دکتۆرا بکەن ئیشەکەی ئاسان کردووە. کەمێکی دیکە مەرجەکانیانتان پێدەڵێن. لە ئیتالیاش بڕیارێکی نوێ دەرچووە و خێریەوانەی تدا کە دەیانەوێت ئیقامەی ئیتالیان هەبێ، بەڵام نانەوێت کارەکەیان لە کوردستان جێبهێڵن. دوای پێتان دەڵم ئەمە چۆن دەکرێت. هەرم شەو زۆرتر لەسەر دۆسەی ئەو کۆنە داعشانە ڕادەوەستین کە ماوە لە وڵاتێکی ئەوروپی ئاشکرا دەبن و دەستگیر دەکرێت. لە ئەڵمانیا 2 کورد دەستگیر کراون و لە هۆڵەنداش پۆلیس بە دوای شاید حاڵدا دەگەڕێت لەسەر کەسێک کە ساڵی ڕابردوو دەستگیر کراوە. هەرم شەو شانازەمین دەناسن خانمێکی کورد کە زۆر نییە لە ئەڵمانیا و بۆتە کارسازێکی سەرکەوتوو بە جۆرێک کە نەک خۆی بەڵکو کەسوکار و هاوڕەکانیشی خستۆتە سەرکار. هەرچەندە ئەم هەفتەیە پەرلەمانی یەکێتی ئەوروپا دەنگی لەسەر سیستەمی نوێی کۆچبەری ئەوروپادا، بەڵام هێشتا ماوە کە جێبەجێ بکرێت. بۆیە وڵاتانی ئەندام لە یەکێتەکە جارە کار بە سیستەمە کۆنەکەی خۆیان دەکەن. کۆمیساری باڵای مافەکانی مرۆڤ لە حکوومەتی فیدراڵی ئەڵمانیا زۆر لە سیستەمەکەی خۆیان ڕازی نییە، بۆیە داوای لە حکوومەتەکەی کردووە کە لە پێدانی مافی مانەوە و ڤیزادان بەوانەی کە چالاکڤان و ژیانیان مەترسی لەسەر دروست دەبێ زۆرتر دەست شل بکات. مەبەستیشی زۆرتر لەوانەیە کە لە رووسیا یا لە ئێرانەوە پەنا بۆ ئەڵمانیا دەهێنن. ئەو کۆمیسارە کە ناوی لوئیس ئامستبێرگە پێشی وایە ناوی ئەڵمانیا بیر لەوە بکاتەوە کە کۆچبەران بنێرێتە وڵاتێکی دیکەی وەکو ڕواندا. ئەو ڕخنەی لەوانە گرت کە ئێستا لە نێو حکوومەتی ئەڵمانیادا لەسەر ئەو مەسەلەیە گەنگەشیان دەست پێ کردووە. بە گوتەی ئامستبێرگ پلانێکی وا نە لە ڕووی یاساییەوە ڕاستە و نە پشتیوانی نێوخۆی و نێو دەوڵەتیشی بۆ دەستەبەر دەبێت. سەرەڕای ئەو ڕخنەیەی کۆمیسارەکەی ئەڵمانیا پێشتر باسیەوە کرابوو کە کارمەندانی کۆنسڵخانەکانی عێراق لە ئەڵمانیا یارمەتی حکوومەتی ئەڵمانیا دەدەن بۆ دڵنیابوون یا دڵنیابوونەوە لە ناسنامەی ئەوانەی کە لێرە خۆیان وەکو عێراقی ناساندووە. ئەمەش هاریکاریە بێگومان لە عێراقەوە بۆ ئەوەی ئەگەر ئەو کۆچبەرانە عێراقی بن دەرچێکە عێراقین زووتر بتواندرێت دیپۆرت بکرێنەوە. لەسەر ئەمە هیچ بەڵگەیەک لەبەر دەست نەبوو تاوەکو ئێستا بێگومان. تا ئەم هەفتەیە هاوکارم زنار شینۆ توانی کۆچبەرێکی کورد بدۆزێتەوە کە لێرە لە ئەڵمانیا لەلایەن کارمەندی کۆنسڵخانەی عێراقیەوە لێکۆڵینەوەی لەگەڵ کراوە. وەکەو کۆچبەرە باسی دەکا لە ئەڵمانیا هەر کارمەندێک ڕوبەڕوو لەگەڵت دادەنیشە کە گفتوگۆی لەگەڵت هەبێ و لە کۆتاییشدا داوای لێبوردن لێ دەکا ئەگەر هەڵەیە کرابێ، بەڵام کارمەندە عێراقیەکە لە پشت پەردەیەکەوە کۆچبەرەکەی دواندووە. خۆتان لە زاری خۆیەوە بزان و دواتر لەگەڵ زنار لەسەر مژارە زۆرتر ڕادەوەستن. موعد هەبوو چوومە دایرە پەنابەرە الوێری هەندێک يعني ئەس گرتم و ئەس برمە جێ پۆلیسە مرکزی پۆلیسە. گوتە بوو چی؟ گوتە من تا موعدێ هەی بوو گەل قونسڵی عێراقی بين أمشين إثبات كان كاتو عراقي أنا وبرينو كيج من جوازة خو تسليموانا كربو ومن تأييد جوابين هاي
بينه أس عراقي ما دوسي جارك وجيب علم محامي خو و أصلا سبب شو يعني اشتي بو من خيالك اشتي خيالك بو أسهاد ما كرتن شكو ما هميت اشتي خويت عراقي تسليم كم من أزباط كري أس عراقي ما تو چند ماه سجنه؟ السجنة بس دو روج وشفا كمان وبشتي انجي أس برما سجنة كادي أس نزيك 8 روجا مام حتى 9 روجا سجنة نظامي بو نتر هم درد كافين يعني 24 ساعة ما ساعتك حق ساعتك بتني هبام درد كافين وبشتي انجي هم برنا باجرة كدي بشتي وان سجنة روجا 29 هيفي هم برنا باجرة كدي مقابلة الويري بمكر عند موظفة قنصلية العراقي او کارمند قنصلی چه بسیار شاهد کنه بحث چت کر تا کسک شد يعني قلت او کارمند قنصلی عراقی نیان بله برس ام بخو راستی وقتی هم چونه بره بما وکی شوکه که چه بو چکو وقتی هم هات نگرته من از سبب ما چی اول جار ما چتی مازن نکرده ام بین گرتن و اوه هانه بو انسان عراقی جی بو دولت عراقی جی راستی بس وقتی هم چون ما مقابله گلوانه که گوتی بس همه 3-4 بسیارت بسیش میکردن یعنی راستی بره جه شوکه بو یا مازن یا اینکه ناویته چیه ماریتا چنده و توش کیوه هاتیه و یا دیجی گوتی همت هاتیم بس اثبات کن واد شکا تو عراقیان و قلت ام از موظف قنصلی بله گوتم بس تشتش شامية ماستر بو من يعني وكي خيالك بو اول جرات تشتي وصلت بينم وقتی هم چون جور وجی وانا اشتی پرده که دانا با مقابل چاوید خود امانا نبینین الدولت آلمانیا هم چند دفع قاضیه و حاکمه چطور هوسا چجار ما تشتندید يعني الدولة الأوروبية يعني بحيث مقابلنا هم چند مقابله قنصلية که بکنن موظف کارمنده که قنصلية عراقي پرده که بدانت بر چاوید خود هم اکدو نبینین و اصلا زم کاراس بو بس قلت هم موظفه تورين هم کارمنده تورين کردی هم عربی القدام كردي قال ما خفت ويكي ديجي براغ بابو عربي قال ما خفت چند وکیش او صحبت تا و چه بسیار دیشته کردم تنه ناو و نشانه تا تو خلکی کیوی میان چه بسیار دی کرد بله برس ابخو راستی وقتی اولی چون جور و يعني كبدايات تشتت ما هميش ماستاندن يعني موبايلت ما تشتت ما هميش ماستاندن يعني امواكي مشكلة كمازن دي بجماعكري وعملت كنا جواتي هم شنو دفوا كارمند قنصلية عراقي عوانا نافو نشان ومالي وتشتت هوساش ما طلب كم شتين قلت ملفته تتظن شلي هات متبلج كم محامية هاي وعظام كم تشكيلات في ولاتي دا وياش هميا فارستر قلتي يعني بخصوص ساكن محامية كي ساكن بيجا محامية خود دا بتشورته باشتر ليبكات شكو اف امري دركتي وترحيل كان بس چه تنفيذ قرار النهات يكرن بو عراقي ترحيل كان يعني چه قانون نهات اش عراقي بسیار تکرد تا چه دوکومنت عراقی هم بله بسیار كرن مگوتجي او كابري قالما اخفتي مگوتوي شخصي جي موت من دست خو من پاره تسلیم تکرین از نشم بيجي چنده بس من پاره تسلیم تکرین تب خود تأييد دائما بانه من جواز خو عراقي تسليم ويا كري وزايدا مقوتجي موت يعني أفا جريمات حق إنساني دا جريمات حق دولتك واشتي العراق دا هنا هو صما إهانة كان أم بناس جنكرن صار خاطر موعدكي يعني حقيبة بوستك فريكر با مثلا بريدك فريكر با قود ما كاد كرم كان فلان روجي موعده هي دا ام ملقا خو قال كان واثبات كان عراقي او هيك نقطه دو يا شام يا فرتر متى تدخل همي تسليم كرين يعني اشتي جو باسبورت عراقي ولا تسليم كري يا بسيرفت شوي طبعا جنسي وجنسي عراقي اخو من تسليم كري من صورة قيد الكترونية تسليم كري من داري خستي من تسليم كري يعني اثباتات العراقي همي من التسليم كري بوانا ويعني اسبانا كم شكل دي هبتي عراقي اثبات كبينات عراقي كيف نبن و نگوته هوا زفرن بمینن هنشت کن الویرت او کارمند هم تنه تشتت گریدای دوکومنت و اوان بسیار شاوک باور بك برس اوي يعني بشتي موت اول جرب سيارة نافو تشتاكرن نافو نشانه يا دوي بس قلت بجنا محامي خو بلا باشول كتشو قرار تنفيذي دركتي ترحيله بس تطبيق نبويه يعني تشق قرار حكومة العراقيين نهت حتى بيقعد وقبيل بكن اجتماع بيت بمشكله فيجا از ذات الناخف بس يعني خو اسمه مجي شو كي قاضي المان الفيري اعتذار كر بينه حريته ما
دست ما شو ام كاتنا حبس ده وانا اعتذاريش ما ناكر نقولتي مثلا ببورن فلان تشتكي وص ابد نقولتي يعني تعاملك راستي يعني حرامات يعني مروف شارم مش خد كده بيشتهب مع عراقينا راستي زۆر باشە زنار هەفەیڤینە کەمان بینی وەکو باسمان کرد تاوەکو ئێستا زەحمەت بوو بسەلمێنرێ کە بەڕاستی کۆنسوڵخانەی عراقی نوێنەرایەتی حکوومەتی عراق لە ئەڵمانیا لەگەڵ کۆچبەرانی ئێرە دادەنیشێ ئەمە پێشینەیەکە لە وڵاتانی دیکەش دەکرێت لە ئەوروپا دووبارە بێتەوە دەزانم زۆربەی کۆچبەرانی شەستا بەلایەنەوە گرنگە کە ئەوە ببینن بەڵام دوجار ئێمە ڕۆژنامە ڤانین میدیا ڤانین و دڵنیام تۆ جگەل لەو پەیوەندیت بە دام و دەستگای دەوڵەتی شەو کرد هەمی ئەڵمانیا و هەمی عراقیش دەمێ بزانم ئەوان لەسەرەوە دەڵێن چی بۆچی ئەمە دەکەن بۆچی عراق دێ لێرە چاپێکوتن لەگەڵ کۆچبەران دەکە یارمەتی ئەڵمانیادا لەو مەسەلەدا بەشێکی لەو ڕێککەوتنەی نێوان عێراق و ئەڵمانیا کراوە خاڵێک لەو ڕێککەوتنە باسیەوە دەکاتن کە بۆ سەلماندنی ناسنامەی ئەو کەسانەی کە ئەڵمانیا گومانیان لەسەر هەیە یان بە جوورێک لە جوورەکان گوشار لەسەریان دروست دەکاتن کە مافیمانەوەیان لێرە نییە و بەخواستی خۆیان بگەڕێنەوە چونکە تا ئێستا عێراق گوتوویەتی هەر کەسێک بگەڕێتەوە وەردەگرم هەر کەسێک ئەڵمانیا بگەڕێندرێتەوە دپۆرت بکاتەوە وەردەگرم قسەیەکی یواخیم شتامپ هەیە یواخیم شتامپ ڕاستپێردراوی حکوومەتی فیدرالی ئەڵمانیا بۆ پرسی کۆچبەری و بەتایبەتی ڕێککەوتنکردن لەسەر پرسی کۆچبەری دەڵێتن بەشێک لە وڵاتانە نایانەوێتن ئێمە وردەکاری ڕێککەوتنەکە باز بکەین یەکێک لە وڵاتانە عێراقە ڕێککەوتنی نێوان ئەڵمانیا و عێراقدا لەسەر داوای حکوومەتی عێراق دوای سەردانی محەممەد شیع سوودانی بوو بەرلین تا ئێستا ئاشکرا نەکرا بوو دواتر ئاشکرا باسییان کرد باسی نەکردێتەوە بە فەرمی ڕاست بە فەرمی قۆنسڵخانەش دەڵێتن تا ئێستا ئەوانەی لەوێ قسەت لەگەڵ کۆنسڵخانە کردو قسەمان لەگەڵ قۆنسڵخانە کردووە قسەمان لەگەڵ ئۆفیسی باڵیۆزەی عێراق لە ئەڵمانیا کردووە ئەوان دەڵێن ئێمە ئاگامان لەم بابەتە نییە و ڕاستیش ئەوە نییە ئەوانە 100% کارمەندی قونسڵخانەکانی و بالیۆزخانەکانی عێراقن تا ئێستا 3 جار خەڵک چوویتە ئەوێ هەر جاریش بەدەیان ژمارەیان سەروی 100 کەسە لە سەرتەسەری ئەڵمانیا نێوانت لەگەڵ وەزارەتی نێوخۆی ئەڵمانیا فێدراڵیش خۆشە زوو جوابی دەزانم جوابی پرسیارەکانت دەدەنەوە نامەکانت جواب دەدرێنەوە ئەوان لەسەرەمە دەڵێن چی ڕێککەوتنەکە دەڵێن هەیە وەزارەتی ناوخۆ ناڵێتن ڕێککەوتن هەیە بەڵام چونکە بوو ناڵێن ئەو ڕێککەوتنە هی ئەوە نییە کە کوچبە ڕاستەخۆ بگەڕێندرێنەوە چوار خاڵی سەرەکی تیا یەکێک لەوانە هاتنی کوچبەرانە بە ڕێگای ئاسایی یعنی کوچی ئاساییە دووەم گەڕانەوەیە سێەم پرسی گونجاندنە چوارەمیشەوەیە خەڵک بەویستی خۆی بگەڕێتەوە عێراق وەربگرێت بۆیە ئەمە جوورێکە لە ڕێککەوتنێکی لێک تێگەشتنی فراوان لێوان ئەڵمانیا و عێراقدا بۆیەش دەڵێن ئێمە تەنیا نەک ڕێککەوتنە بوو پرسی گەڕاندنەوەی کوچبەران ڕێککەوتنێکی هەیە لەگەڵ زۆر وڵاتی دیکەش هەیە لەگەڵ زۆر وڵاتی دیکە هەیە کامانە وڵاتانە هەندێک ناو یەکێک لەوانە بوونمونە مەغریب یەکێک لەوانە ئەفغانستان جۆرجیا مولدۆڤا ئەم وڵاتانان کە ژمارە هەرێک کەمیشیان ئەم وڵاتانان کە دێن هەرە زۆر ئەو وڵاتانەی یان خەڵکی ئەو وڵاتانەی لە ئەڵمانیان کە دەبێت دیپۆرت بکرێنەوە عێراقینە تا ئێستا نزیکەی 26,000 کەس لە ئەڵمانیا هەن کوردی باشوور عێراقی چاوەڕێی دیپۆرت دوای زانیاریمان بدەیت کە پلانی دیپۆرتکردنەوە کە چێ چکە باسی پلانی دیپۆرتکردنەوەی بە کۆمەڵیش دەکرێت بەڵام ئەوەی کە تۆ دەستت کەوت و قسەت لەگەڵ کردووە لە پێش کامیرە یەک کەسە دەیبینین کۆچبەرەکە خەڵکی تر هەیە کە هەمان شتی بۆ تۆ پشتڕاست کردبێتەوە کە ئەوانەی قسەیان لەگەڵ کردم لە کۆنسڵخانە بوون چکە ئێستا ئەمەیان دەڵێ لە پشت پەردە قسەم لەگەڵ کراوە دەڵێ پێیان گوتم کۆنسڵخانەمەنیە بەڵام دەکرێت و کۆچبەرە ینی وا تێگەێنرابێ بەڵام وانە بوو دەکرێت وەرگێڕ بوو بارزان خەڵکی باشووری کوردستان دایک و باوکەی خەڵکی پارێزگای دووەگەن خو لە دایک بووی بەغدایە ئەوە کوردە لەگەڵ عەرەبێکیش قسەم کردووە کە عەرەبی بەغدایە ئەویش چوو بوو هەمان بە هەمان شێوەی بارزان قسە لەگەڵ کرابوو زۆر کەسی دیکەشان باسیش دەکەن کە بەم شێوەیە هەیە کە قسەت لەگەڵ کردوون قسەم لەگەڵیان کردووە سەدا ئەمە پرسێکە لی دڵنیا بووینەتەوە کە عێراق ئێستا هەماهەنگی لەگەڵ ئەڵمانیا دەکاتن و لەو ڕێککەوتنەدا هاتووە بۆ ئەوەی ناسنامەی ئەم کەسانە بسەلمێنرێت کە عێراقین یەخۆت بۆی باسانی دیپۆرت بکرێنەوە چکە پاسپۆرتێکی کاتیان دەدەنێ بۆ بردنەوە ڕاست ئەو مەترسی ئێستا زۆرە مەترسی زۆرە پلانەکە چییە پلانی دیپۆرتکردنەوەی بە کۆمەڵ بەڕاستی هەیە لە ئەڵمانیا
زۆرە ئێستا بەفرۆکەی تایبەت چارتەر کوچبەردەگەڕێنرێنەوە بوو چونکە ئەو کاتانەی کە بەهێڵە گشتیەکان لەگەڵ گەشتیاران دپۆر دەکرانەوە کێشە دروستدا بوو بۆش ئێستا دەکەنە گڕۆپ بە گڕۆپ دەنێرێنەوە هەر مانگی بەلانی کەم جارێک فڕوکەیەک لە یەکێک لە هەرێمەکانی ئەڵمانیا جارێ ڕابردوو لە فرانکفورتەوە چوو بۆ باغدا پێشووتر لە منشنەوە چووە لە بەرلینەوە دەچێتن چەند ڕۆژی داهاتوش پێدەچێتن وەکەوە ئێمە ئاگادار بین 23-24 ئەم مانگەش دیسانەوە دپۆرتکردنەوەی بە کۆمەڵ مەبەستمان باسی دەیان کەس ناکەین لە نێوان 10 بۆ 30 کەس دەبێتن بەم نێوانەیە هەندێک جارش خۆیان ون دەکەنەوە ئەو کەسانە یەکشت دەمێنێتن هێمن بە کورتی باز دەکەم ئێستا حکوومەتی ئەڵمانیا تا ئێستا تا ئەم خۆڵەکە هیچ کەسێک دپۆرت نەکردووە کە هیچ پێشینەیەکی نەبێتن پێشینەی تاوان ئەوجا چ شار بێتن چ پرسی گرێدای مادە هوژبەرەکان بێتن چ دزی بێتن چ شار لەگەڵ کارمەندەکانی دام و دەستگاکان بێتن ئەوەی تا ئێستا دپۆرت کردووە تەنیا ئەوانە بوون جگە لەوانەی کە پێویستی خۆیان چوونەوە کەواتە ئەوەی کە هیچ کەیسێکی نەبوو بێ کە ئێستا ئێمە دەبینێت چکە دەزانم زۆر کەس پرسیار دەکات بە هێڵی گەرمی دیاسپۆراش پەیام دەنێرن تەلەفۆن دەکەن ئەوەی کە هیچ تاوانێکی نەکردبێ لە ئەڵمانیا بە پێی بەدواداچوونی تۆ نابێت لە خۆی بترسێکە دیپۆر تا 12 مانگی 4 ساڵی 2024 دەبێت لە خۆیان نەترسن بەیانی نازانی چونکە پێدەچێتن ئەڵمانیا دەیەوێتن ئەم ژمارە 26,000 کەم بکاتەوە و عێراقیش ئامادەیە وەربگرێ زنار ئەو ڕێکەوتنەی کە کراوە لە پەرلەمانی ئەوروپا دەزانین سەرەت کۆتایی ئەم مانگە واژۆش دەکرێت دەزانین سەرکردەکان واژۆی دەکەن ئەمە چەند مەترسی دروست دەکات لە مەترسیەکی یەکجار گەورەیە یەکەم لە هەمووی گرنگترەوەیە سنوورەکان تونتر دەکرێنەوە هاتنی قاچاقی بە قاچاق زۆر کەم دەبێتەوە ڕێکەوتنێکی شاراوە هەیە لە نێوان وڵاتانی ئەوروپی لە جیاتی ئەوەی بڵێن ئەوەندە کوچبەر هاتوون ئێستا دەڵێن ئەوەندە تووڕی قاچاقچیەکانمان دەستگیر کرد بۆ ئەوەی ترساندنی خەڵکە بۆ ئەوەی بڵێن تەماشا بکەن ئێمە نامانەوێتن ئێوە بێن ئەگەر دەتانەوێت بێن فەرمون هەوڵی ڕێگا یاساییەکان بدەنەوە ئەوەی لە هەمووی خراپتریشەوەیە مافەکانیان کەم دەبێتەوە پرسی پێدانی مافی ئەقامە زۆر خێرا دەبێتن ئەگەر وەڵامیان هات زووتر دپۆر دەکرێنەوە ئەم پرسانە هەمووی وڵاتانی ئەوروپی دوای هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپی داهاتوو پرسی کۆچبەری زۆر تونتر دەبێت باش زۆر سپاس دەکەم زناشینەوە بۆ بەدواداچوونی هەمیشە وردت زۆر سپاس کە لەگەڵمان بووی دەچمە دانیمارک دەیەوێت سیاسەتی کۆچبەری خۆی لەمە دوهێشتا دژوارتر بکات بەنێوبانگە کە دژوارە بەڵام دەیەوێت دژوارتری بکات بە تایبەتی بۆ ئەوانەی کە بیانەوێ مافی مانەوەی هەمیشەیی یانەوەی کە پێڵە نیقامەی دایمی وەربگرن یا بۆ نمونە ئەندامانی خێزانەکانیان لە وڵاتەکانی خۆیانەوە بێنن سیستەمەکە قورستر دەکرێت دەستگای کۆچبەری دانیمارک کە ناوەڕاستەکەی خزمەتگوزاری کۆچبەری دانیمارکە دامەزراوەی فەرمی دەوڵەتە بۆ بڕیاردان لەسەر سیاسەتی کۆچبەری یان جێبەجێکردنی سیاسەتی کۆچبەری لە دانیمارک پرۆژەیەکی نوێی ئاشکرا کردووە ئەم هەفتەیە کە دەڵێ پێویستە هێشتا لە پەرلەمان پەسەند بکرێت و بەهۆیەوە بۆیەوە پرۆژەوە یاساکانی کۆچبەری لە دانیمارک گۆڕانکاریان بەسەردات یەکێک لە گۆڕانکاریەکان ئەوەیە کە ئەگەر کەسێک لە دانیمارک یان لە دەرەوەی دانیمارکیش تاوانێکی کردبێ و لەسەری سەلما بێکەوە تاوانەی کردووە هەرگیز مافی مانەوەی هەمیشەیی لە دانیمارک وەرناگرێت هەروەها ئەگەر بتەوێت لە کوردستانەوە ژن بێنی یا شوو بکەی پێمە ئەم بەشەی ئەم هەواڵە بۆ تۆیە ئاژانسی کۆچبەری دانیمارک دەڵێ دەیەوێ هێنانی خێزان تەنیا بۆ ئەوانە بێ کە مافی پەنابەریان وەرگتووە واتە ئەگەر کەسێک بە جۆرێکی دیکە مافی مانەوەی هەبێت لە دانیمارک و نەبوو بێتە هاوڵاتی دانیمارک ناتوانێت هاوژینەکەی بێنێتە ئەو وڵاتە هەروەهاگەر لە کوردستانی تو دەتەوێت بۆ خوێندنی دکتۆرا یان توێژینەوە بیتە وڵاتێکی ئەوروپی ئەم هەواڵە بۆ تۆیە سوێد بەوە ناسراوە کە بەم دوایە سیاسەتی کۆچبەریەکەی دژوارتر کردووە بەڵام بۆ خوێندکارانی دکتۆرا و توێژەران ئاسانکاری زۆر دەکات حکوومەتی سوێدی کۆمیتەیەکی پێکەناوە کۆمیتەیەک بۆ ئەوەی کە ئەو ڕێو شوێنانە بدۆزنەوە کەوا دەکەن زۆرتر قوتابی دکتۆرا یان توێژەر بێنە سوێد خۆیەکەش ئەوەیە کە بەم دوایانە کەمتر ئەو جۆرە کەسانە ڕوو لە سوێد دەکەن و زۆرتریان بۆ ئەڵمانیا و هۆڵەندا دەچن
سوێدەکان دەڵن ئەمە لە درێژمەودادا کاریگەری دەبێت لەسەر پێشکەوتنی وڵاتەکەیان لە ڕووی زانست و نوێکاری زانستیەوە. ئێستا سوێد لە سەراسی جیهانێکە لە وڵاتانێکە بەوە دەناسرێتەوە کە نوێکاری زانستی گەورەی تێدا دەکرێت و دەوڵەتیش پشتیوانێکی زۆری ئەو بارە دەکات. ئێستا 17450 خوێندکاری دکتۆرە لە سوێد هەن، بەڵام 10 ساڵ پێشتر ئەو ژمارە زۆر بەرزتر بووە، 18397 خوێندکار بووە. یەکێک لە هۆکانی ئەم کەمبوونەوەیە دژوارکردنی سیاسەتی کۆچبەری بوو، یەکلاینەکردنەوەی کەیسی ئەوانە بوو کە دانەویست بچنە سوێد و لەوێ دکتۆراکەیان بکەن، بەڵام دەبووە بۆ ماوەی دوور و درێژ چاوەڕوان بن. ئەم هەواڵەش بۆ ئەوانەیە کە زۆر زیرەکەن و دەیانەوێت کارەکەی کوردستانیان بمێنێ، بەڵام حەزیش دەکەن ڤیزایان هەبێ و مافیمانەوەی وڵاتێکی ئەوروپیش وەربگرن. ئیتالیا مافیمانەوەی یەک ساڵی دەداتەوە کەسانە کە دەیانەوێت بە شێوەی دیجیتاڵی لە وڵاتی دیکە کار بکەن و لە ئیتالیا بژین. بەردەوامیش بێگومان دەکرێت مافەکە مافیمانەوە کە نوێ بکرێتەوە، واتە ساڵانە لە کەیسەکە دەکۆڵدرێتەوە، جارێکی دیکە نوێ دەکرێتەوە. مەرجی وەرگرتنەکەشەوەیە کە دەبێت کەسەکە بیسەلمێنێ کارێک دەکات کە ئاست بەرزە، واتە لە ئاستی هەڵگری ماستەر یا دکتۆرە یا شارەزاییەکی دەگمەندایە و دەکرێت ئەو کارە بە شێوەی ئۆنلاین لە ئیتالیاوە بکرێت. دەکرێت کەسەکە فریلانس بێ و بۆ کۆمپانیا جیاجاکانیش کار بکە. قازانجی ئیتالیا لە پێدانی ئەم جۆرەی مافیمانەوە ئەوەیە کە وا دەکە پارەی زۆرتر لە دەرەوە بێتە نێو ئیتالیا و ئەو کەسانێک کە ئیش دەکەن باج بدەن. لە هەندێک وڵاتی دیکەی ئەوروپاش ئەم جۆرە ئیقامە دیجیتاڵیا هەیە. هۆڵندا ڕخنەی لە ئاژانسی فرۆنتێکسەیە دەڵێ وا دەکەن کە بە ئاسانی نەتوانین قاچاقچەکان دەستگیر بکەین. فرۆنتێکس دەستگای پاراستنی سنوورەکانی یەکێتی ئەوروپا. کاتێک کۆچبەرێک دەگاتە نێو یەکێتی ئەوروپا، یەکەم جار ئەفسەرێکی فرۆنتێکس لەسەر سنوور لێکۆڵینەوەی لەگەڵ دەکاوە، لەوە دەکۆڵێتەوە کە چۆن هاتووە یا بۆ نمونە کێ بوو ئەو کەسەی کە بە قاچاق هێناوێتە نێو یەکێتیەکە. بەڵام بەم دوایانە فرۆنتێکس سیستەمی کارکردنی خۆی لەگەڵ پۆلیسی وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا گۆڕیوە و چی دەکەوە پۆلیسانە ناتوانن هەر کاتێک کە ویستیان تەماشای داتاکانی فرۆنتێکس بکەن. وەزارەتی نێوخۆی هۆڵەندا ڕاگەیاندووە کە ئەو گۆڕانکاریە کە کراوە کێشەی گەورەی بۆ ئەوان دروست کردووە بۆ پۆلیس و ناتوانن وەکو پێویست ڕێگە لە بەقاچاق هێنان و بردننی کۆچبەران بگرن، چونکە کاتێک کۆچبەران دەگەنا هۆڵەندا دیسان لە کۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت. هەندێک جار بەوە لە هۆڵەندا دەیڵێن و ئەوەی کە لەسەر سنوورەکانی ئەوروپا بە فرۆنتێکس گوتراوە، فرۆنتێکس دەکرێت زووتر ناسنامەی قاچاقچیانی کۆچبەران ئاشکرا بکرێن. ئەمە پۆلیسی هۆڵندی وا دەڵێ. هانس لینس بەڕێوەبەری فرۆنتێکسە ڕخنەکەی هۆڵندای زۆر پێڕاست نییە، دەڵێ هەر بەردەوام دەبین لە یارمەتیدانی پۆلیسی وڵاتانە، بەڵام چی دیکە پێویست نییە هەموو ئەو زانیاریانەی کە ئێمە کۆی دەکەینەوە ئەوانیش بیزانن. ناوبڕێک وەردەگرین دوای ئەوە دۆسەیەک دەکەینەوە بۆ ئاشکرابوون و دادگایکردنی ئەو داعشانەی کە دەزان کردوتە نێو یەکێتی ئەوروپا و ماوە یەکێکیان دەگیرن یان ئاشکرا دەبن. هەروە شاناز ئەمین دەناسن کارسازێکی سەرکەوتوو کە لە دیاسپۆرا خەریکی جوانکردنی مرۆڤەکان. ئەم هەفتەیە ژنێک و پیاوێکی کورد لە ئەڵمانیا دەستگیر کران کە ناویان توانا و ئاسیا بوو. لێکۆڵینەوەکانی حکوومەتی ئەڵمانیا دەری خست بوو کە ئەو دوو کەسە داعش بوون و لەگەڵ شەپۆلی کۆچبەران دزیان کردوتە نێو ئەڵمانیا. هەرو لێکۆڵینەوەانە دەریشان خستووە کە ئەو دوو داعشە دوو کچی بچووکی ڕفێندراوی ئێزیدی 5 ساڵ و 12 ساڵیان لە ماڵەکەیاندا هەبووە، بێگومان لە ناوچەی ژەردەسەڵاتی داعش. توانا دەستدرێژی کردوونەتە سەر و ئاسیا کچەکانی بۆ ڕازاندونەتەوە. ئەمە یەکەم جار نییە کە ئەو کۆنە داعشانە ئاشکرا دەبن و ڕەنگە هێشتاش زۆری دیکە مابن کە لە ئایندەدا ئاشکرا بن. بۆیە دەمەوێت لەسەرم دۆسیە ئەم شەو ڕابوەستم، پەیوەندی بە تەنیا بە کوردی دیاسپۆراوە نییە، بەڵکو بە کوردستانیشەوە هەیە. لێرە لە ستۆدیۆ دکتۆر ئەرفان ئۆرتاف سەرۆکی جواتی ڕاوێژکاری ئێزیدیان لە ئەڵمانیا میوانمانە. تو گەلێکی بخێراتی کاک دکتۆر، ئەس بێژم کەیسێکی گەلێکی باڵکێش بوونە، مخابن کوردن لێ دداویەدا داعشن دوو داعشن دنجی هاتن دیتن.
بۆ وان کاران باشکەرەکردنا وان بۆ کۆمکردنا زانیاریان دەوڵەتە ئەڵمانیا چاوە دەگەڵ وە کار دکات دەگەڵ جواتە شەوەرمەندیە ئێزیتیان لە ئەڵمانیا. يعني اسخوازم بريا جوز برسوا سؤال جنابي دبدم ما بريا بدو صالة ما سوزك دابو ملتي خوا جو ام دعوا خوا تجارة بنقرن و اف داعش ايش كدري بن كرد بن عرب بن ترك بن المان بن انجليز بن جبو ما ناقرين جيا خوا تنيا جبو ما داعشن واللي كوكل دبن امي بحمه هيزا خوا قواتا خوا امي بكن جو دركفن وجزي خوا او سوجي جو كرنا دجي انسانتي جو وجزي بريا عدالتي بكشينا دم قالك دو دريجا جو دولة المان راب حكومة راب الشرطة راب يعني اسايش راه كاردكن بدات كهرام كاردكن اليه دا تشتي هري بالكيشيا خد ورده حتى بريا قبول كرنا جنوسيد البرلمان فدرالية المانيا دا ألمانيا تكل سر مروفي هولاتي ألمان داد كيف ذكر بيشتي قبول كرنا بيدا قاري سر حمو مروفي قو تفلي سوجي إنسانتي بوبي يقول سوجي لديجي إنسانتي كريبي يقول تفلي جنوسيتي بوبي قاري لديجي وان محكمة وكو محكمة فدكيجي يعني وتنها ولي هاتيا بشتيكو لبوندستاغ البرلمانتوي وكجينوسايد هات ناساندن كسك كونها لسوريا وقالك تاوان كرنا تيدي تنت دبا اوجي ليفر بيتا داد جاي كرنا وقتی کو شتاتان بالت بخوازه شتاتا من کرمانجی چیه نظام بسوران دبجن داوا كاري داوا ده وقتی کو بخوازه کاری مافی هيا دویدی دا او ماف اج پارلمان استاندیا يعني ما في حقوقي هيا وامجي وك ريخستن نيزيديا وك سيوانا ريخستن نيزيديا ام السرويت تساكنين جو بكي بيجا نهادا ما ولقاسي كيس هنا يعني يقول فيدر الالمانيا قلت الحقا واندا دحوا بين فاكرين تبيم اي فيدي اي المانيا بقران اموان او بكن دوراواني دجيه بي تخمينك يكو تشند داعش تشند كسنوسا وكيد بيجن كسنوسا بيس هاتنا لالمانيا يعني كسي خوف تيروريست تفلی جنوسیدی بوده یعنی امزانن 1308 مروف آلمانیا تفلی جنوسیدی بود قومی اخوا کرد نوانده بون ترک نوانده بون آلمان بخور نوانده بون یعنی آلمانی اویدا قالك جوان بعد قرانا يعني دورة نزيكي 708 وديقريايا يعني الويدي ده اللي كولين تكرن على كاريا دادگاه دا و علیکاریا آسایش دا و علیکاریا مبخوجی دا گو ام خوش شهدا دبینن و السروان ایگو کاربن شهدا بونه بدن یک بیک ام السروان ام لیکولینا دکن و لحرکس کل گورا گو سوجی کری جزی خو بکشلی بس ام وید بیجم تشتی کلی کی بالکش دورده حتی نهاجی او راپورتك جهاب دست دادگاه ولا چیا ولا جنين تيرو داعش وانجلك سوج نكارن بكن جبر قلت رولي خوت دوري خوتنا ادنا بعد داعش دا كيف يوصل هولندا جهه بالي بس ما اثبات بجناحات ناساندن بس ما اثبات كر بتشاوا زلام مير تفلي جنوسيد بنا جنيوان جو تفلي جنوسيد بنا اسيا يعني اف اسيا يا قلنا هاتي قرتن وصا يعني تفلي وصا يعني جميري خو بيتر تفلي جنوسيد بويا دولة ألمانيا جد بيجي آماده كاري كري بو ميريخا وجابري كو أم دست بيبكن أفكار من زنار جيد زاني ليفربو زنار قالك ليكولين كري السروان كيسان دبيجه أو كنا هاتنا قرتن في حفتية سالة 2002 هاتنا ألمانيا يعني كيفن لألمانيا بونا شونا ناف 11 جارك دن فقر يعني أي نوصا أسخوازم أبرح سدا جنابي تسخوازم أزفيدي دربيجم يعني أم وك أن بت أم ما في ملتي خود خوازن أم مش بو ملتي خود كاردكن أف مروفي داعش جو تفلي جنوسيد أبونا وفقرنا برا تجارة بهور نكن جو رحت الفيدي جيان ببن بالك سالة كي 2 سالة رحت جيان ببن بس او تشتي جو كرين حموي هشكرا ببي وندا نابا ويجزي خوي بكشين نبريا قانون دو عدالة دا راستا تانها چند كيسن فكري كو هاتينا
يعني كسي هاتي نديتن چەند کەسن و کەیسێوان هەنە لە دادگا يعني كيس دورة دوصد كيس هاتنا بكرن بس حمو كيس هاتنا بكرن بس حمو هي نهاتنا دادگه كرن يعني دورة تشتي آگهداری مل سرگو ام تکو تک تيدا دورة 24 دعوة گو ام یک تکو تک ام ناف دنا جوی دا ایگلک دوسلدورف دا محکمه هبول کوبلنس دا ام بخود ناف دا بون یا مونشن دا یا فرانکفورت دا يعني ام تكو تك ام نافا مسألة دابون وان جزء زيادة جي خوار مثلا جنيفا 14 سال خوارن يك جنك دن الفيدل دوسر دو في سر 4 سال و 6 هيف خوارن يعني افانا افهمو كيسي جو ام تيدا كاك دكتور عرفان اوي كونها دولة لفر دبيجا انجي دوزگر دبيجا داواکاری گشتی دبا دوزگر بکرمانجی مجبیر کربو کچک 5 سالی کچک 12 سالی بچوکن هر دو گلکی بچوکن تو زانیاریکه کو چه هاتنه و نهال کودری مخابن ام تکس نزانی الكودريا يعني الوقت جو 2017 هذا افانا فغرانا دي هاتنا المانيا سرتريكي راهاتنا المانيا وان هر دو زاروك فروتنا يعني او بيشتيغو فروتنا نزانن فروتنا كي ياجي هي ساخن هي مرينا مويجي نزانن راست رولا او كاتين كور رزقار بونا ونهال المانيا انا چونكا جروبا كمازن يوان لفرن رولا وان دوان دادگاه هندا چيا برايي خو شاهدي ما جي كردستان بخوتين جي عراق بخوتين راستي جي ما هيفي دكر جبرگو گلك جواني گو كاربن شاهده بوني بدن الاستراليانا گلك جوان چونا كندا هن جوان هي تراوما بوار هيا هن جوان نكارن آزاد إفادة خو بدن يعني هي ترس هيا يعني مثلا مروف بفكري قب صالة دستيواب هواد معنا ووحشات معنا نوا كمنو تا آزاد كاربن ببايفن يعني دور دا راستيجي هي ام خباتش بو ما لازم جو كاربن آزاد الوسروان إفادة بدن لبس برايي خو إيقومتين كردستانتين وجيراقتين باش قالك سباس دكتور عرفان ورتاد سروكي جوات شاور من دي زديان لألمانيا قالك سباس ليفربول هر لسر گرنگی کوکردنەوەی شایەتی لەسەر ڕۆڵی ئەوانەی لە کوردستانن لەسەر هەوڵەکانی حکوومەتی ئەڵمانیاش دەڕۆمە لای سعید قاسم لە دهۆکەوە لەگەڵمە بێگومان خۆی لێرێ لە ئەڵمانیا بەڵام لەسەر دۆسێ کار دەکات بۆ دامەزرای نێودەوڵەتی فەریدە کاک سعید قاسم ئەوێت کو نها لە کوردستانە دناف کەمپاندنە ئەنژی ڤەگەڕیانە شنگالێ و دەردۆرە وێدێ چاوت کارن هەفکار بن بۆ شایەتی و بۆ دادگاهیکردنا و داعشێن کو نها لە ئەوروپا تێن دەستگیرکردن يبار خير كاكيمن سيارة كاتشوا أو بيجن ناجيات تيزدي كاربن شهادة سر داعش بدن تشش كردستانيش عراقي عن هر دولة كدي ادوي مجبيرنا كأنها كأنش هسترين ناجيات أو كاريواني أدفوكاسي بشغل كرين قالك نافينا وكفريدا وناديا ولميا وقالك خوش كلمة دي هكذا جوان بايكي نزاني قضية ازديا وجينوسايد ناس عندنا ازديا قالك ازدي ناس نذكر فدي ساجي الكامبادم بيجنوا قالك جوان وقت ألمانيا يكي ندبينن بوليس الألماني بشتين جبرها منظمات جدا محاولة كنكو شاهدت كالفيدري هكال ألمانيا نبنجي الكامبيد العراقي يعني شنقالي شن شهادة خود سري خو جوان راد جميلا هكذا جوان با وشجاعتها وان با اف داعش نتهدنا محاكمة كرن دفيا مجبيرنا كن هكا جهة داخلية جارنا ريخ راود ما ومنظمات مت ازديا دي ساجي قالك جهاتين ند ازديجي تني روجات هالية محكمة هادرد من بيجن مهاري كاريا وان كريا محكمة هربريل سالات 2008 الباجار منشن نافي جينيفر دبليو دست فكر خانمه که ازدیک و زاروکوی 5 سالی شبکه و وکا شداند بون هتا بروجه مليا از فريقي قبل الفريق عمل كولوني تيمي ألماني وتيمي محامية ألمانية أم قال لك جوان ممنونا هكا نجدع معهم بأف قضية
ڕێڤە نەچوون وەختی ڕۆژەبەری داواش مەکری نەس مساعدە بکەم میەکی دیل وێ دەرێ نەدیت مع الأسف داکە کە گەلک زەحمەتی دیتی و تعدەلی هاتیەکردنە بتنێ بوو گەلک محکەمێت دیژی ئەموانە بتنێت بینن لێ ڕۆژە تالیە ئەم گەلک منەظەمات و گەلک شخصیاتێت کە دبیژن ما داوا مەمساعدەوان کردی ئەمە دبین ئاکە ئەم دەورە ئەڵمانیاش بیر نەکەن 2018 هەتا نۆها 10 کەیس قرار وەکە بێژن نزیکە 10 کەیزە قرار سەردا سێ جوان گەلەکت مهم بوون ئەو هەر سێژی وەکە بێژن الفرانکفورت بەری 10 نۆڤەمبەر 2021 قرار سەر هات یەکەم محکەمە هەکە جینۆساید ناساندن یانجی بژن تۆهمە جینۆساید سەر ناوێ یەکی عێراقی ناوەی تاها بوو پشتی هەنگێژی دکەیسێن دیژی چێبوون ئەلمانیا بشکل عام سێ کەیسێت کە جینۆسایدێ وەکە بێژن هاتینە تام کرد 5 کەیسێ دیژی هەبوون جەرایمێت بەدڵ ئینسانیە و جەرایمێت هەربێژی ئەف وان ڕۆژێت بۆهرەیدا دەهی مەهاچار لەدۆ گرتینە بناوێتوانە و ئاسیا ئەوژی دیساژی پشتی هەنگێ ڕۆژێکێ ڕۆژ هەیانزدەی هایڤاچار کەسێکی دیژی گرتینە بناوێ وسامە ئەفەر سێژیت متەهەمن جەریمێت بێژن جینۆساید و جەریمێت ئیبادە جەماعی ئەکەم بێژن دڵ ئینسانیە و دیسا جەریمێت هەربێ ئەف ئەدوێ ئەم هەموو محاولێت بکەن ئەکەم هەریکاریە وان شاهدە و ناجیەتە بکەن هەکە نەبتنێ بێن فەرمو ئەو کەیسانەها ئەم دەزانین وێ هەفتێ ئەو کەسێک دوو کەسێک و هاتنە گرتن من دکتۆر عرفان ئۆرتاژی پرسیار کرد دوو کەچەند بچووکن 5 ساڵی 12 ساڵی و هاتنە ینی بەرێت دەستی واندا بوون و دانە داعشێندن و تو چه زانیاریان تە هەنە لەسەر وان کەچان ئەنجی لەسەر vê دۆزێ کوتانها نەهات بە بەحسکردن تشتەکەدن هەیە و ئەم نزانن ئەف دۆز وەکە بێژن ڕۆژێت بەریەش بۆ پاراستنە وان شخصێت شەهادێت دن چ ئەو کەس بن یان هەر کەسێکی دی شەهادێ بدا هەتاوەکە بێژن قرارانی هایە محکەمێ دەرنەکەوێ سەلاحیاتێت مەنینە نەم حیاتەوان بکنە خەتەریەدا شاهد هەینە شاهدە خۆداینە شاهد هاتینە ناسکردن لێ دیساژی ئەف کەیسە دەستپێکاوەیە ئەژبەر پاراستنە وان یان حیمایە وان شخصێت کە وێ شەهادە خۆدن گەلک تەفاسیل دیساژیش وەک بێژن ئەم کەسێت ناشێت یان منەظەماتێت وەکو منەظەمە فەریدە گلوبەر و گەلک منەظەمێت دیژی هەریکارت بن دیساژی مەکتەبە مدای عامی ئەلمانی و فەریقی مەحامیاژی محاولێتکن هەموو ئەوەیت کە شەهادەت خۆدن حیمایەوان بێتەکردن چ تەفاسیل دەرنەکەون لێ ئەف نەکەیسێت بەرینە مەدڤیاژی دەوڵەتێن دیژی وەکە دەوڵەت ئەمە عراقی و دیسەر کوردستانی مەهیویت کرد چاول ئەلمانیا کردوانە وانجی دەستە محاکەمە داعش کردوە شتێگەلێکی زەحمەت نەوە ئەبێژن العراقیژی هەکە قانونە ئیبادە جەماعیە و قانونە جەرایم حرب و ضد الإنسانية القانون ما عراقي وكردستاني دنينا فأبيت هنا محاكمة كرنجي همو سر قانون أتشار مادة شار إرهابي هنا محاكمة كرين يعني أو جينوسايد هاتية شكرنوغا هزارين إزدي وخلقي دي جهاتينا كشتن واغتصاب كرن نقارن شهادة خو بدن يانجي احتراف بانجريمان نايتا كرن خطوة قديمة دويس قال بكم أو هكا باش بەری چەند ساڵە سکیورتی کانسل متحیدا وەکە قرارێک دابوون فەریقێک چێ بوو فەریقی یونیتات دلیل کۆمەتکردن ئەم گەلەکە دڵگرانن هاکە ئەف هەتا هەیوان نەهەبتنێ و حکوومەتەژی وەکە بێژن کارێوان تەجدید نەکردیە ئەvê gelekê تەثیرê لیکە ji komkirina edilla dîsa bi mehkemê Elmanî wê deraqîşî. باش gelek سپاس کاک سعید قاسم لە دامەزراوەی نێودەوڵەتی فەریدە لەگەڵم بوو دۆسیەکمان هەبوو لەسەر ئاشکرابوون و دادگایکردنی ئەو داعشانەی کە گەڕاونەتەوە دەزان کردوتە نێو ئەوروپا وردە وردە بە هاوکاری هەمووان بە شایەتیدانی قوربانیان و کەسانی دیکە وردە وردە دەدۆزرێنەوە و
دەدرێنە دەست عەدالەت. هەرچەندە لەگەڵ ئەو شەپۆلەی کۆچبەران کە لە ساڵانی ڕابردووە ڕویان لێرە کرد بە تایبەتی ئەڵمانیا، هەندێک کەسی وەک ئەو داعشانەش هاتوونەتە ئەوروپا، بەڵام دەیان کۆچبەری کوردیش هاتوون و بە ماوەیەکی کەم توانیانە لێرە ژیانێکی نوێ و سەرکەوتوو بۆ خۆیان دروست بکەن. یەکێک لەوانە شەهناز ئەمینە، خانمێک کە بەو ماوەکەمە بۆتە خاوەنی بزنسی خۆی و سەرکەوتوو بووە. با خۆی چیرۆکەکەیتان بۆ بگێڕێتەوە. از شهناز امینم، از جباجاره حسکه مجرج آوای کردستانی ما اجده 2015 از المانیا جانا خو بردوام دکم. از میکاپ آرتستم موی کاری کرج برگو کیفام مجرته من دەستپێکا کارێ من هەولێرێ بوو، من وی کاری هەولێرێ کرد. ئەس هاتم ئەلمانیا متخواست ئەس میکاپ ئارتست بخوێنم گۆ برنگێکی پرۆفی و ئەکادمی بکار بکەم. دەستپێکێ من gelek زەحمەتی لەبەر دیت لە ئەلمانیا، جبرگو سیستمک نو بو، زمان زحمت بو. لهدي اسفری زمان بوم سیستم الور. من في كاري هالبجارد اجبرقو هو بيامنه كيف عم جيرتي استخوازم جن لهر دم الهم قاتبه وهر تمنيجي جوان بمينه. أنا من صارونك بنابي خو فكرية تيمك منجي هيا أم بهفر كاردكن تيمي مجي حما كردن وأزقلك كيش تيمي خو رازيمة وكيف خوشم. هر هفتی نزیکی 15 بوکاش جمع درد کوی جهمو ملتا کرد، عرب، آلمان، ترک، فارسی و همش کاری مجی گلک رازینه. زۆر باشە، ئەمە دیاسپۆرایم جارە بوو لە هەفتەکانی داهاتوودا پشوویەک وەردەگرین و دوایی دەگەڕێینەوە لاتەن. تاوەکو ئەو کات لە هەر کوێ بن بێ بەڵام.